بەداخ و کەسەرێکی زۆرەوە بەهۆی ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا قادری حاجی عەلی سەرکردە و سیاسەتمەدار و تێکۆشەرێکی دێرینی کوردایەتی بۆ هەتایە بەجێهێشتین. بامەدەبوونی کۆسڕەت ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکی نیشتیمانی کورسان و هاوڕێ و هاوسەنگەرانی و نوێنەری لایەنە سیاسیەکان و بەرپرسانی حکومی و حزبی مەراسیمی بە خاکسپاردنی مرۆڤێکی نیشتیمانپەروەر و سەرکردە و پێشمەرگەی دێرینی شۆڕشی نوێ و ئەندامی پێشووتری مەکتەبی سیاسێکی نیشتیمانی کورسان و یەکێک لە دامەزرێنەرانی بزوتنەوەی گۆڕان بەڕێوە چوو. بە ناوی ئەو یەکێتیانەی کە قادر بەشی هەرە زۆری تەمەنی لە خەبات و تێکۆشانی شار و شاخ لە ریزەکانی یەکێتی لە شۆڕشی نوێی گەلەکەمان پێشکەش بە گەلەکەی کرد بە ناوی هەمووانەوە کە تا ڕۆژی ماڵاوایی قادریان بە هەڤاڵ و هاوسەنگەری خۆیان دەزانی. بە ناوی هەموو ئەوانە بە ناوی گەلەکەمان بەگشتی سەرخۆشی لە بنەماڵە تێکۆشەرەکەی لە کەسوکار لە دۆست لە گۆڕاخوازان بەگشتی دەکەم. قادری حاجی عەلی لە نێو شار و خەباتی نهێنیدا وەک تێکۆشەرێکی ئازا و قارەمان خەباتی دەکرد. هەمیشە لە هەموو قۆناغە جیاوازەکاندا لە هەر ئەرک و لێپسراوێتیەک کە پیس پێدرابێت بەو پەڕی دڵسۆزی و لە خۆبوردەیەوە جێبەجێی کردو و کارەکانی ڕاپەڕاندووە. قادری حاجی عەلی یەکێک بوو لەو سەرکردە دەگمەن و کەمێنانەی کە هەموو تەمەنی بەخشیە جوڵانەوەی ڕزگاری نیشتمانی کوردستان لە قۆناغی خەباتی نهێنی شار و دواتریش لە قۆناغی خەباتی پێشمەرگایەتی و شۆڕشدا هەروەها لە دوای ڕاپەڕینی 91ەوە ژیانی شاریشی کردە سەنگەری خەبات و بەرگریکردن لە داوارڕەوەکانی گەلەکەمان. لە مەراسیمەکەدا ژمارێک تاجەگوڵینەی ڕێز و وەفادانرا و تاجەگوڵینەی هاوسەرۆک لاهور شێخ جەنگیش دانرا. قادری حاجی عەلی کوڕی حاجی عەلی بەگی کەسایەتی ناسراوی شاری سلێمانی و ساڵی 1955 لە سلێمانی لەدایک بۆ و کۆلێژی جیۆلۆجی تەواو کردووە و لە ماوەی تەمەنی هەمیشە خەباتی کردووە. لە 1 دەی 2020 تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو دوای چەند ڕۆژێک ڕەوانەی نەخۆشخانە کرا دوای مانەوەی بۆ نزیکەی 40 ڕۆژ لە نەخۆشخانە بەرەبەیانی ڕۆژی دەی 11 2020 لە سلێمانی کۆچی دوای کردو لە گۆڕستانی ئەبلاغی شاری سلێمانی بە خاک سپێردرا. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.